ئەمە خانم جیل بایدنە لەم ڕۆژانەدا یەکەم هاوسەری سەرۆک کە بڕوانامەی دکتۆرایی بەدەستهێنا بێت. بە کەمتر لە هەفتەیەک دوای ڕێوەسمی سوێند خواردنی هاوسەرەکەی، جیل بایدن بۆنەیەکی لە ڕێی ئۆنلاینەوە لەگەڵ پسپۆڕانی بواری فێرکاری هاوپیشەکانی ساز کرد و ڕوونی کردەوە کە ئاستەنگەکانی ڕووبەڕووی مامۆستایانی ئەمریکایی دەبنەوە دەکاتە سەر تۆپی بایەخەکانی. You know, we're all facing so many challenges right now. And I know that you are stretching. هەمومان لە ئێستادا ڕوبەڕووی چەندان ئاستەنگ دەبینەوە و من دەزانم ئێوە لە هەموو کەس ماندووترن، بەڵام مامۆستایان ئەمە ساتەوەختی ئێمەیە، چونکە ئێمە دەزانی کە چۆن بێسەرۆبەری بگۆڕین بۆ شتێکی بەکەڵک. لەبەرەوە ئێمە هەموو ڕۆژێک لە پۆلەکانماندا ئەم کارە دەکەین. پێشبینی دەکرێت مێژووی دوور و درێژی جیل بایدن لە بواری فێرکاریدا کارەکەی وەک خانمی یەکەم پتە بکات. من پێشبینی بۆ جیل بایدنی خانمی یەکەم دەکەم زۆر چالاک بێت لە پێشنیازکردنی ریفۆرمی تایبەت بۆ سیستەمی پەروەردە و فێرکاری، بەڵام هەموو کەس لەگەڵ ئەمەدا هاوڕانیە. وەک دەزانین زۆرێک لە خەڵکان حەز دەکەن خانمی یەکەم بێدەنگ بێت و تەنها بە جوانترین پۆشاکەوە دەرکەوێت. من لەو خوێندنگەیە نیم، بەڵام لە ڕاستیدا پێم وایە ئەو شوێنە پلاتفۆرمێکی بەهێزە. کاتێک هاوسەرەکەی جێگیری سەرۆکی ئەمریکا بوو، جیل بایدن بۆ یەکەم جار بووە خانمی دووەم کە کارێک بۆ بژێوی لە دەرەوەی کۆشکی سپی بکات. ئێستاش وەک خانمی یەکەم جیل بایدن لەوانە وتنەوەی زمانی ئینگلیزی لە کۆلیژی نۆردرن ڤیرجینیا کەمیونیتی بەردەوام دەبێت. من دەزانم ئەوە چەند سەختە. من بە ئۆنلاین و لە پۆلدا ئەم وەرزی خوێندنە دەڵێمەوە. لە کاتی ڕێوڕسمی دەرچوونی لە کۆلیژ، جیل بایدن چیرۆکی خوێندکارێکی گێڕایەوە کە بەڕاکردن خۆی کردبوو بە پۆلەکەیدا و پێی گوتبوو: دکتۆر بی، شەوی ڕابردوو لە تەلەڤیزیۆن تۆم لەگەڵ میشێل ئۆبامادا بینی و دایکم بانگ کرد و گوتم: دایکە، ئەوە مامۆستای زمانی ئینگلیزیەکەمە. دایکیشم گوتی: ئەوە مامۆستاکەت نییە، ئەوە خانمی دووەمی ئەمریکایە. ژیانی جۆ بایدن لەگەڵ هاوسەرەکەی بە ئاڵۆزی دەستی پێکرد و بە ساتەوەختی تەلاقداندا تێپەڕین. بایدن خەفەتی دەخوارد و تەنها خۆی دوو کوڕە منداڵەکەی بەخێو دەکرد دوای ئەوەی هاوسەرەکەی و کچە منداڵەکەیان لە ڕووداوێکی ئۆتۆمبیلدا مردن. دوای ئەوەی جۆ بایدن 5 جار داوای هاوسەرگیری لێکرد، جۆ بایدن و جیل هاوسەرگیریان کرد. دوای پێنجەمین جار دەرەنجام بە جیڵم گوت شکۆی ئێرلەندیم بەسرمدا زاڵ بووە، هەر بۆیە ئەمە دوایین جارە لێت دەپرسم و نامەوێت پێت بڵێم کەی شوم پێ دەکەیت، بەڵکو ئایا شوم پێ دەکەیت؟ جیل گوتی بەڵێ. دوای 4 ساڵ جیل کچێکی بوو. لە ساڵی 2015دا دووبارە کارەسات بەرۆکی پێگرتنەوە و بۆ کوڕە گەورەکەی جۆ بایدن بە شێرپەنجەی مێشک گیانی لەدەستدا. هەر بۆیە جیل بایدن دەستپێشخەریەکانی پەیوەست بە شێرپەنجەی بۆ سەرلیستی بابەتەکانی زیاد کرد. لە میانەی هەڵمەتی سەرۆکایەتی هاوسەرەکەیدا، جیل بایدن کتێبێکی بۆ منداڵان نووسی لەسەر ساڵانی منداڵی جۆ بایدنی هاوسەری، سەبارەت بە توانای هاوسەرەکەی بۆ کێبڕکێ و کەوتنەوە سەرپێ دوای ئەوەی بەهۆی ئەوەی زمانی دەیگرت گاڵتەی پێدەکرا. هەرچەندە ئەوان ستانی بچووکی دێلەوەریان بە شوێنی خۆیان دەزانن، بەڵام جیل بایدن لەگەڵ هاوسەرەکەیدا بوو لە ماوەی 21 ساڵی جۆ بایدن وەک سەنەتۆری ئەمریکایی لە کۆنگرس و هەروەها بۆ 8 ساڵیش لە کۆشکی سپی، ئەو شوێنی کە جیل بایدن لە ئێستادا بۆی گەڕاوەتەوە و بەلایکەم بۆ 4 ساڵی دیکە تێیدا دەمێنێتەوە.